ژنانی کوردستانی و کۆمیسیۆنی ژنانی کەنەکە لە باشوور ئامادەسازی بۆ کراوە. ئامادەوانی ئازیز، بۆ دەستپێکی ئەم کۆبوونەوەیەمان بۆ ڕێزگرتن لە ڕۆحی پیرۆزی هەموو ئەو ژنانەی بە پێویستی خۆیان ئەستێرەی ژیانیان لێکوژاندنەوە، بۆ ڕۆحی پیرۆزی هەموو ئەو ژنە مەزنانەی کە ناوێکی بەرز و پیرۆزن لە مێژووی نەتەوەی ئێمەدا و بەجێیان هێشتووین، بۆ ڕۆحی هەموو ئەو ژنانەی لە پێناو ئازادی، یەکسانی، دادپەروەری کۆمەڵایەتی و بەدی هێنانی مافەکان بفەرمونون چەند ساتێک بە پێوە ڕادەوەستین لە حەزور ڕۆحی پیرۆزیان. فێمیسایت ڕابگرن! بەڕێزان، دیاردەی ژنکوژی دیاردەیەکی کۆمەڵایەتی جیهانیە. کەم تا زۆر ئامارە جیهانیەکان و ئامارەکان و راپۆرتەکانی نەتەوە یەکگرتوەکان وا پیشانی ئەدەن کە لە هەموو شوێنێکی جیهان ئەم دیاردەیە دیاردەی ژنکوشتن هەیە، بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە لە ڕێژەکەیە. لە هەموو حاڵەتەکاندا لە هەر شوێنێک بێ هۆکارە سەرەکیەکەی پیاوسالاری و سیرکردنی ژنە بە مڵکی پیاو، واتە مڵکایەتیکردنی ژن لەلایەن پیاوە. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی فێمیسایت، ژنکوشتن. لە کۆمەڵگەی پیاوسالاریە ژنکوشتن بە تاوان دانانرێ، لەبەر ئەوەی ئاین، کەلتور، عەشرەت، خێڵ ئەو مافەی بە پیاو داوە. خاوەنی ئەو ژنە خۆی نییە و پیاوە، و ئەو کوشتنە حەڵاڵ کراوە و خزێنراوەتە ناو دەستور و یاساکانی وڵاتیشەوە لە وڵاتە دواکەوتوەکانە کە عێراقیش یەکێکە لە وڵاتانە. ئێمە ئەگەر سەیری مێژووی کوردستان بکەین، کورد لەلایەن داگیرکەرانەوە داگیر کراوە، لەگەڵ داگیرکردنەکەشیە پارچە پارچە کراوە و هەر پارچەیەکیشی بکێنراوە بە نەتەوەیەکەوە. لەبەرەوە لە هەموو پارچەکانیشا کورد کەمایەتی و پلەدوو بووە و ژێردەستە و چەوساوە بووە. دیارە لە کۆمەڵگای ئاوا بۆ شێوەیەدا ژنیش هەر دوو جار ئەچەوسێنرێتەوە، جارێکیان وەکو ئەوەی کە مڵکی پیاوە، جارێکیان وەکو ئەوەی کە هەموو میلەتەکە و هەموو خاکەکەی داگیرکراوە و ژێردەستە کراوە. بەڵام لەگەڵ ئەوەشا کورد کۆڵی نەیەوە. ئەگەر کۆڵی باە بەڕاستی دەمێ بوو جینۆساید کرابوو و وجودی نەمابوو، بەڵام بەردەوام لە تێکۆشانی خۆی نەوەستاوە، بۆیە بە زیندوێتی ماوەتەوە. هەیە بۆ هەموو ئەزیزان خوشکانی بەڕێز کە لێرە ئامادەن. هەروەها دەستخۆشی لە کۆمیتەی ئامادەکارەکەم کە لە کۆمیسیۆنی ژنانی کۆنگرێ نەتەوەی کوردستان و یەکێتی ژنانی کوردستان کە زەحمەتیان کێشا و ئەو ئەرکەیان بەجێهێنا کە لە ڕۆژێکی یان لە هەفتەیەکی گرنگ وەک ئەم هەفتەیە، هەفتەی 8 ئادار 8 مارس ڕۆژی جیهانی ژنان، ڕۆژی تێکۆشان لە بەرامبەر توندوتیژی، لە بەرامبەر هەر زوڵم و زۆرداریەک لە بەرامبەر ژنان کە ئەم بەم هەفتە گرنگە ئەو کۆبوونەوەی ڕاوێژیە لێرە ئەنجام دەدرێت. بە هەر شوێنێک هەیە و ڕێژەی ژینکوشتن و خۆکوشتن بە هۆکاری جیاجیا لە فراوانبووندایە. بە تایبەتی بەهۆی بەرزبوونی دەنگی ئازادیخوازی ژنانی کورد، زەخت و زۆرداری زیاتر لە بەرامبەر ژنانی کورد بەکاردەهێنرێت. دەسەڵاتداران بە ذهنیەت و ئایدیۆلۆژیای پیاوسالاری هێرشی ژنان دەکەن، بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ سیاسەتی تایبەت بەڕێوە دەبەن. ژنانی کورد نەک تەنیا لە ئەنجامی سیاسەتی هێزە داگیرکەرەکانی کوردستان، بەڵکو لە ناوخۆشدا
لە ئەنجامی سیستەمی دەسەڵاتداری نەریتی خێزان و عەشیرەت و بەکارهێنانی ئاین بە شێوەیەکی خراپ ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبنەوە. ئەمە لە حاڵێکدایە کە لەناو خودی کۆمەلگای کوردیش ژنان لە دەرەوەی بڕیاردان بەجێهێشتون. هەروەها پارچەبوونی کۆمەلگا کە بەشێک لە پارتە سیاسیەکان بەداخەوە پێشێنگایەتی بۆەکەن هێزی ژنان پارچە دەکات. کێشەی سەرەکی ژنانی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان پارچەبوونە. وێرای ئەو زوڵمەی لە دوو لایەنەوە ژنانی کورد ڕوبەڕی بوونەتەوە هێشتا ژنان هەر ئومێدیان بە ئازادی نەشکاوە. مەبەست لە هێرش و توندوتیژی لە بەرامبەر ژنان پیادەکردنی بیری کۆنەپەرستی و پیاوسالاریە بۆ ئەوەی ژن بتوانێت بەرگری لە خۆی بکات و خۆی بپارێزیت و گۆڕانکاری بینیتە ئاراوە دەبێت سوکایەتی و دەسەڵاتی پیاوسالاری قبول نەکات و پارێزگاری لە جەوهەری خۆی بکات و بەهاکانی بپارێزێت. بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو سوکایەتی و توندوتیژیەی بەرامبەر ژنان دەکرێت و بۆ ئەوەی وەکو ئیرادەیەکی سربەخۆ بناسرێت پێویستە ژن خەبات و تێکۆشانی یاسایی و کۆمەڵایەتی و سیاسی بەرز بکاتەوە. ژنی کورد لە مێژووی ملەتەکەماندا ڕۆڵێکی گەورە و مەزنی بووە و دەبێتیش و ئەمڕۆژش لەم بارەدۆخەدا ئەتوانێت وەڵام بداتەوە چ بەرامبەر پیاوسالاری و چ بەرامبەر بە نەعەداڵەتی و بێمافی، چونکە ئەمڕۆژ ژنی کورد هێزێکی بنەڕەتی ڕێکخراوە و بە هوشیاری پێشەنگایەتی کۆمەلگا و بزوتنەوەی خەباتی ڕزگاری کوردستان دەکات. بەرخودانی ژنانی کورد لە پێناو ئازادیدا سەرنجی ژنانی تەواوی دنیای ڕاکێشاوە. ئیدی ژنی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان بووتە پێشەنگ و هیوا بوو هەموو مرۆڤایەتی. پێویستە هێزە سیاسیەکان یان هێزە سیاسیە کوردیەکان ئەم قۆناغەی کە ژنان پێگەشتون ببینن و سەر لە نوێ بە خۆیاندا بچنەوە، چونکە ئێمەی ژنان دەڵێن ئیدی لە کوردستان کاتی ژنی ئازادە، کاتی ژنی پێشەنگە. ئێمەی ژنان بە یەکگرتنی خۆمانەوە بە هێز و توانای خۆمانەوە دەتوانین هەموو ئاستەنگیەکان بپەڕێنین، فیمیساید واتە قڕکردنی ژنان ڕابگرین و بە دڵسوزی و هاوکاری یەکتر و بە شێوەیەکی ڕێخستنکراو هەموو کێشەکانمان چارەسەر بکەین. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە هەمومان بە یەک دەنگی لە بەرامبەر هەر کێشە و گرفتێکێ کە ژنی کورد لە هەر بەشێکی کوردستان ڕوبەڕووی دەبنەوە دەبێ هەموو بە یەک دەنگ بوەستینەوە. ئەمن ڕاستی وەکو کافیەخان ئیشارەتی کرد نامەوێت زیاتر بچمە ناوەڕووکی بابەتەکە. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە لەگەڵ ئەو نخبەی ژنانی پێشەنگ لێرە دانیشتوم و هیوادارم ئەو بابەتانە کە لە ناو پرۆگرامەکەدا هەی بە تێر و تەسەلی نیقاش و گفتوگویەکی بەرپراوان لەسەری بکرێت بۆ ئەوەی بتوانین بگەینە ئەنجامەک ئەو دیاردەقێزەوەنە لە ناو کۆمەڵگای کوردی کە ژن بە درێژایی مێژوو تا ڕۆژی ئەمڕۆمان پێشەنگایەتی بۆ ئازادی خاک و نیشتمانی کردووە، بەڵام لە ڕۆژی ئەمڕۆمان بە شێوەیەک قێزەوەن دەکوژرێ دەبێت چارەسەریەک بوو بدۆزینەوە.